بارگەیەکی پێشووتری یەکگرتووی ئیسلامیە لە گەڕەکێکی کوردی خورماتوو. ئێستا ئۆفیسی پەرلەمانتاری شیعە مەهدی تەقی ئامرلیە و کوردێک سەرپەرشتی دەکات. محەممەد عەریف کە خۆی بە سۆرۆکهۆزی گل دەناسێنێت دوای دروستبوونی ناکۆکی لەگەڵ پەرلەمانتارێکی یەکێتی ڕەوتێکی ناڕازی پێکهێناوە و پرۆژێکی سیاسیشی لە نێو لیستی فەتحی هادی العامری دروست کردووە. لە قۆناغی یەکەمدا هێزێکی 30 کەسی بۆ دروست کراوە و 30 پارچە چەکیشی پێدراوە. لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سڵاحەددینیش بە کاندیدێک بەشداری دەکات و دەڵێت 3000 دەنگمان مسۆگەرە. حتمما ئەم نووسینگەیە ئێمە خزمەتی خەڵکی شارەکەمانی پێەکەین لە پاڵشا کاندیدمان هەیە. ئەمانەوە کاندیدش سەرخەین هەمان ئامانجە پێکێ ئەو کاندیدش وابێ خزمەتی خەڵکی پێ بکەین لە شارەکە لەسەر لیستی فەتح بێ بۆ ئەوەی گیانمان پارێزراوە بێ ئەم چەکانەمان تەنانەت بۆ پارێزگاری خۆمان و ستافەکەمان وەرگردووە. ئەگەر لە داهاتووە ڕێی عام وابێت و خەڵکی شار وای بێت باشتر وایە بۆ ڕاگردنی سەنگی کورد لێرە پێیان باش بێ داوای هێزێکی چەکداریکەن ئێمەش هەمان شت گویان لێگرین و هەوڵەدەین وەریگرن. بەپێی زانیاریەکانی کوردستان 24 لە بەرامبەر قبوڵکردنی محەممەد عەریف چەند داواکاریەکی هەبووە و وەکو ڕێکەوتنێک لە 5 خاڵدا چڕکراونەتەوە و هەردوو لە ئیمزایان کردووە. یەکەم کردنەوەی ئۆفیسێک بۆ پەرلەمانتار مەهدی تەقی لە گەڕێکێکی کوردی و پاڵپشتیکردنی. 2 دانانی ڕاوێژکارێکی کورد لە پارێزگای سڵاحەددین. 3 کاندیدکردنی کوردێک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سڵاحەددین. 4 بەشداری نەکردنی گروپەکە لە هیچ ململانەیەکی نێوان کورد و هێزە شیعەکان. 5 دروستکردنی فەوجێک بۆ پاراستنی گەڕەکە کوردیەکانی خورماتوو لە ژێر سایەی حەشدی شەعبی. حەشدی شەعبی ڕەفتاری زۆر باشی نەکرد لە سنوورەکە تاکو ئێمە جارێکی تر بچینە ژێر سێبەری حەشدی شەعبی. ئەی وەڵامان چێ بۆ ئەو خەڵکانی کە تا ئێساکە ئاوارن، کە تا ئێساکە خانەوەکانیان ڕووخاوە چاک نەکراوە، ئەوانەی کە بە ملیۆنان دینار تووشی زەرەر و زیان بوون، ماڵیان سوتا، دوکانیان سوتا، بەرژەوەندیەکانیان تێکدرا لەو سنوورە. ئەمە دەبێت ئەوانەی کە دەست بە ئەو کارە ئەبەن وڵامێکیان هەبێ بۆ ئەم خەڵکە بەڕاستی. بە کورتیش بڵێم ئەمە تەنها ئامانج لێی بابەتی هەڵبژاردنە کڕینی دەنگە، جگەلەوە من بڕوان ناکەم هیچ شتێکی تر بێ بەڕاستی. بەو پێی لە ڕابردوو هەوڵ و پرۆژەی هاوشێوەی دوور لە خواستینەتەوەی نیشتیمانی هەبووە و سەرکەوتوو نەبووە. بەوتەی هاوڵاتیان ئەم پرۆژەیەش دوجار سەرکەوتوو نابێت و شکست دەهێنێت. هێمن دەلۆ کوردستان 24 خورماتوو.